لیژنەیەکمان هەیە بۆ تەنزیمکردنەوەی میلاکات لە سنتەری شارەکان بۆ ساڵی خوێندنی 2020 واتە ساڵی خوێندنی ئایندە لا کۆبوونەوەی 1970 ئەنجومەنی وەزارەت بڕیاری لێدراوە و لیژنەیە کارەکانی خۆیەکە بۆیە لە سنتەری شارەکان تەنزیمی میلاکات کاتەوە لەسەر سێ ئاس گرفتمان هەیە لەسەر ئاسی خۆناخەکانی خوێندن ئێمە گرفتی میلاکاتمان هەیە لەسەر ئاسی پسپۆڕی گرفتی میلاکاتمان هەیە لەسەر ئاسی تەوزیعی جوگرافیش گرفتی میلاکاتمان هەیە واتە سێ سوئی تەوزیعمان هەیە ئەو سێ سوئی تەوزیعە ئەو لیژنەیە کاری لەسەرەکە بۆ ساڵی خوێندنی 2020 لە سنتەری شارەکان ئەو کارە جێبەجێکرد ئێمە بەرنامەمانەوێ بۆ چۆنێتی زمانی ئینگلیزی ئەبێ ئەو پرسیارە جددیەت تەرحکەینە سەر مێزیەک لەگەڵ پسپۆڕەکانی زمان بۆ قوتابی کورد ئەوەی کە جەنابە دەتەوێت کە بۆ بابەتە چارەسەر ناکرێ بەڕاستی بۆ قوتابی کورد دوای 12 ساڵ ناتوانێت بە زمانی ئینگلیزی قسە بکات ئەمە ئەو بابەتەیە پرسیارێکی جددیە و لەگەڵ بەڕێزان لە وەزارەتی خوێندنی باڵا تەنسیقمان هەیە نێردراوی ئێمە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا دانیشتنیان کردووە 6 پسپۆڕی زمانمان بۆ دیاریکراوە لەگەڵ ئەو 6 پسپۆڕی زمانە یا لە هەفتەی ئایندر یا لە پاشتر کۆبوونەوە ئەنجام بدەین بۆی کە ئالێتێکی دیاریکراوە دیاری بکەین بۆ چۆنێتی گەشەپێدانی زمانی ئینگلیزی لە تەواوی قوتابخانەکانی کوردستان نەک لە قوتابخانەیە بکرێ و لە قوتابخانەیە نەکرێت ڕەنبێ لە مەرحەلەی یەکەم بۆ ساڵی یەکەم تێستەکە لە سنوورێکی دیاریکراوە بگرێت بەڵام پاشان ئەبێ هەموو قوتابخانەکانی کوردستان بگرێتەوە هەموو قوتابخانەکانی کوردستانیش یەک نیزام بێ و بە شێوازێکی ستاندار بە شێوازێکی زانستی گەشە بە زمانی ئینگلیزی بدرێ لە پاڵ زمانی دایکا و احتیفاظ بە زمانی دایک شەوکرێ بەڵام دووبارە یەکەینەوە وەزارەتی پەروەردە ڕێگە نادا زمان لەسەر ئەساسی زانست بێ بە هیچ جۆر